ليعلم الله من يخافه بالغيب چێ لە کاتی غەیبدا لە کاتی پەنهانی و نادیاری خەڵکدا لەو کاتەدا لە خوا دەترسێت. ئەو ئاەتە براکانم قاعیدەیەکی قورئانیە با دائما لە بیرمان بێت. ليعلم الله من يخافه بالغيب. والله گرنگ نییە تۆ بالشهادة تخاف الله لعلن و لەناو خەڵکدا لە خوا ترسبی، ئەوە گرنگ نییە، بەڵە پێویستە، بەڵام گرنگتر چییە؟ من يخافه بالغيب. من يخافه بالغيب. کاتێک مۆبایلەکەت پێیە کەس شاشەکەی نابینێ لە خۆت زیاتر لە سوچێکەوە دانیشتویت ئەم ئاەتە بێنە پێش چاوی خۆت. دەتوانیت بە یەک دوگمە لەو شاشەیە نێچیرەکان هەموو بێنیتە بەرچاوی خۆت، نەک تیرەکەت بیگاتێ دەستت دەیگاتێ چاوت دەیگاتێ، بەڵام ليعلم الله من يخافه بالغيب. خوای گەورە ئاوا تاقید دەکاتەوە. ئاسانە، زۆر ئاسانە. باوکو باپیرانمان براکانم ئەگەر ویسپایان نەزەرێک بکەن ئاسان نەبوو برا، ئاسان نەبوو. چۆن نەزەر بکە؟ تێگەیشتی؟ ئافرەت هەمووی خۆی داپۆشیوە و نەنکمان داپیرەمان پێشوو هەمووی خۆی داپۆشی بوو. ئێ لە کوێ نەزەرکە؟ تەلەڤیزیۆنە نییە، ئەم هەموو قەناتە فاسق و فاجیرە نییە، ئینتەرنێت نییە، مۆبایل نییە، جامیعەی تێکەڵاو نییە. ئێ نەزەر چۆن بکە؟ ئەمما ئەمڕۆ ئەم مۆبایلەکە لە بەردەستە و ئینتەرنێتیش فول هەتە و دەتوانی بیکەیتەوە و چی خوا پێی ناخۆشە بیبینی، چی نەفسەت حەزیلێتی بیبینی، چی بێنە پێش چاوی خۆت؟ نێچیرەکان. ليعلم الله من يخافه بالغيب. خوای گەورە ئاوا ئاسانکاری هەیە، بەڵام تاقید دەکاتەوە چێ لە غەیبدا لە خوا دەترسێ، کەس ناتبینێ خۆ. کە کۆمپیوتەرەکەت دەکەیتەوە بە هەر شێوازێک براکانم ئەم ئاەتە ئیمتیحانێکی قورسە.